بەیانی عاشورایە دەی مانگی محەرەمی ساڵنامەی کۆچی ئێمە لەم تەوەرەدا باس لە گرنگی ئەم ڕۆژە دەکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن باسی لەوە کراوە و موسڵمانان چی ئەرکێکیان لەسرە لەم ڕۆژەدا. دیارە میوانداری مامۆستا سەلاحەدین محەممەد مامۆسای ئاینی دەکەین کە ڕاستەوخۆ لە پرۆگرامی بانیت باشکۆ دۆستانەوە میوانی ئێمەیە. مامۆستا بەخێر بێ. زۆر سپاس بەڕێزی. زۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بەشداری. مامۆستا ئەمێ بزانم عاشورا چییە لە ئاینی ئیسلامدا ئەم ڕۆژە چ ڕێکەوتێکە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. طبعا ئێمە لەم مانگەکانە چوار مانگمان هەیە کە خوای گەورە لە قورئاندا بۆی مێ باس کردووە لەو چوار مانگەدا حرامە شەڕ و شۆڕی حرامە یان بڵین قەدەغە کراوە لەو چوار مانگەدا شەڕ بکرێت و ئازاری خەڵکی بدرێت. یەکێ لەو مانگانە بریتیە لە مانگی محەڕەم. ئەم مانگە بە تایبەتی لە ڕۆژی بڵین عاشورادا تەمان هۆکارەکەی عاشورا لەوەوە هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چووە مەدینە بینی جوولەکەکان بە ڕۆژوو ئەبن فەرمی بۆ بە ڕۆژوو بنی ئیمڕۆ چیەواتە لە دەهم ڕۆژی مانگی محەڕەم کە عاشورا ئاکات نوژیتیان ئێمە لەم ڕۆژەدا موسا پێغەمبەر خوای گەورە ڕزگاری کرد لە فیرعون کاتێک کە بەڕووباری نیلا تێپەڕی ئەوە بوو فیرعون و دارودەستەکەی چوونە ناو ڕووبارەکە و ئاوەکە دراوە بەسەریانە. موسا پێغەمبەر سەلامی خوای گەورەی لەسەر بێت کە چووە ئەو بەرەوە وەکو سوپاسگوزاریەک بە ڕۆژوو بوو واتە سوپاس گوزاری خوای گەورە کرد کە خۆی و مسلمانان ڕزگاریان بوو لەو ڕۆژها بە ڕۆژوو ئەبوو. بۆیە جوولەکەکانی ژووتیان ئێمە شوێنکەوتووی ئەوین وەکو سوپاس گوزاریەک و شوێنکەوتی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئێمەش لەو ڕۆژها بە ڕۆژوو بین. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئێمە پێشترین لە ئێوە ئێمە زیاتر ئیمانمانی هەیە بە موسا بۆیە ئێمەش ئەبێ بە ڕۆژوو بین. بەڵام ئەمە ینی خاڵێکی پێوەست نییە لە بینی جوولەکەکان و مسلماندا شێوازی ڕۆژوگرتنەکە جیاوازی دروستەکە ئەوەش عەرزەکەم کاتێککە بە ڕۆژوو بن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی بۆی کەوای ئێمە جیاواز بین لەوان فەرمی ساڵێکی تر هاتەوە نۆهەم ڕۆژ بە ڕۆژوو بین وەکو ئیمڕۆ واتە تاسوعە و عاشورا بۆی کە جیابینە جوولەکەکان بەس دەهم ڕۆژ بە ڕۆژەوە بن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی بۆی کەوای ئێمە جیاواز بین لە ئەوان ساڵێکی تر نۆهەم ڕۆژیش بە ڕۆژوو ئەبین وەکو مخالەفێک ڕۆژیش بە ڕۆژوە نۆهەم ڕۆژیش. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەگەشتە ساڵێکی تر وەفاتی کرد کەوا بێت سونەتە بۆ ئێمەی موسڵمان هەم لە نۆهەم ڕۆژیش کە ئیمڕۆیە هەم لە دەهم ڕۆژی کە سبەینەیە وە سونەتیشە یانزەش بە ڕۆژوو بین واتە سێ قەولی لەسەرە دروستە بە تەنها بەس سبەینێ بە ڕۆژوو بین خێرەکەمان دەستەکەوێت چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیار کەسێک لە دەهم ڕۆژها بە ڕۆژوو بێت ئەوە خوای گەورە لە گوناهی ساڵێکی ڕابردووی خۆشە بێت. تەمەن زانیان دەرباری ئەم فەرمودەیە کە ئەفەرمێ لە گوناهی ساڵێکی ڕابردوو واتە لە گوناها بچووکەکانی گینا لە گوناها گەورەکان خوای گەورە لی خۆش نابێ ئیلا بە تەوبە نەبێت ئەگەر حەق و مافی خەڵکی بێت ئەبێ حەق و مافەکەی باتەوە خۆگرە هات و غیبەت و قسەکردبێ ئەبێ گردنی ئازاد بکە بەڵام لە گوناها بچووکەکان خوای گەورە لەوەی کە ڕابردووە لە ساڵێکی پێش ئیستا خوای گەورە لە گوناهی ئێمە خۆشە بێت. لێرە شتێک هەیە بۆی کەوا ئێمە موسڵمان ئاگادار بین وەکو قەدەرێکی خوای گەورە لە دەهم ڕۆژە ئیمامی حسێن شەهید بووە یعنی هیچ عەلاقەیەکی مەم ڕۆژبوونەوە نییە بەڵکو ڕۆژبوونی ئێمە کە بە ڕۆژوو ئەبین لە سبەینەیە کە دەهم ڕۆژە بۆی ئەو فەرمودۆیە کە موسا پێغەمبەر خوای گەورە ڕزگاری کردی ئێمەش تابع بۆ پێغەمبەران کە سونەتێکی گەورەیە بە ڕۆژوو بین بە ڕۆژوە بین ئیگنا وەکەوەی کە بڵین ئیمامی حسێن بە ڕۆژوو بووە قەدەری خوای گەورە لە دەهم ڕۆژە ئەوی شەهید بووە هیچ پەیوەندیەکی بەوە نییە کە بە ڕۆژبوونمان بەڵکو پەیوەندی بەوە هەیە کە سوپاسگوزاریەکە بۆ خوای گەورە کە موسا پێغەمبەر ڕزگاری بوو. زۆر باش مامۆستا بە تەئکید دێنە سەر ئەو جیاوازی مەزهەبیەش کە هەندێک جار شیعەکان و سونەکان بە شێوازێکی جیاواز لە ڕۆژەکە دەڕوانن بەڵام مامۆستا ئەمێ باسی ئەو بکەم دەڵێن سێ ڕۆژ سێ قەولی لەسەرە کە دەکرێت سێ ڕۆژ بە ڕۆژوو بین نۆ دە و یانزەش باشە هەندێک کەس تەندروستی ڕێگەی نادا هەر سێ ڕۆژەکە بە ڕۆژوو بێ کام ڕۆژەیان بە ڕۆژوو بێ خێرترە ئەجرێکی زیاتری هەیە سبەینە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیە هەر کەسێ لە عاشورادا لە دەهم ڕۆژە بە ڕۆژوو بێت ئەفەرمیێت ئومێددەوارم کە دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بفەرمێت بە تەئکید وایە کە خوای گەورە لە گوناهی ساڵێکمان خۆش بێتە ئەگەر کەسێک هەر بۆی نەکرا یان نەیتوانی سبەینێ بە ڕۆژوو بێت ئەگەر کەسێک توانی ئیم ڕۆژ بە ڕۆژوو بوایە چونکە ئیم ڕۆژە سونەتە
ئەش توانێت ئیمڕۆژ بە ڕۆژوو بێت سبێنێش بە ڕۆژوو بێت یانزەش بە ڕۆژوو بێت بەڵام کەسێک هەر سبێنێ بە ڕۆژوو بێت بە تایبەتی ئەوە ئەو خێر و پاداشی دەستکەوتو ئەو ئەجرە گەورەشی دەرسوورە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت لە پاڵ بە ڕۆژووبوونا مسلمانان چی ئەرکێکیان لەم ڕۆژانەدا لەسرە بابەسی هەرسێ ڕۆژەکە بکەین بە گشتی بامستا طبعا ڕۆژووبوون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی هەر کەسێ لەبەر خوای گەورە یەک ڕۆژ بە ڕۆژوو بێ خوای گەورە دەم و چاوی و لەشی ئەپارێزە لە ئاگری جەهەنم کەوا بێت ڕۆژوو بوون پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەس خوای گەورە جەزای ئەداتەوەی خۆی سم نەگە بە ڕۆژوش نەبوو کەس نەزانێت کەوابێ ئەمە شتێکی نییە بینی خۆم و خوای گەورە نوێژکردن دیارە هەموو کەسێ نوێژەکە دیارە بەڵام ڕۆژوگرتن ئەتوانی تۆ بڵێ لە دەرەوە بڵێ بە ڕۆژوم لە ماڵەوە نان بخۆی کابێت ڕۆژوگرتن زۆر زۆر گەورەیە بۆیە لە ڕۆژوگرتنیشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێت هەر کەسێک بە ڕۆژوو بوو شەڕیان لەگەڵا کردیان قسەیان پێوت بڵێ ئەنە سائیم واتە بڵێن بە ڕۆژم هیچ کاردانەوەیکی خراپ نییە بەرامبەر بە کەسێک کە خراپم بەرامبەر بکات کابێ ڕۆژوو فێرمانەکات قسەمان جوان بێت ڕۆژوو فێرمانەکات گفتارمان چاک بێت شتی خراپ نەڵین بە خەڵک شتی ناڕەوان نەڵین بە خەڵک ئەمە وەکو کەسێک چۆن پەراوە ئەکات لەسەر شتێ بۆی فێر بێت ڕۆژوو ژوایە هەم پەراوە ئەکی بۆی کە عیبادەت یەک بکەیت کە ئەگەر خەڵکی ژنەی زانی ئەیخوا زانێت کە بریتێ لەوەی کە ڕۆژوو بوون وەکو عەرزمکردن پەیوەندی بە خۆت و بەخوای گەورەیە کە تۆ ئایا بە ڕۆژووی دیانە وەروەها پەراوەش ئەەکەی کە فێرمانەکات ئێمە زوبانمان بپارێزین چاومان بپارێزین وە کردارمان بپارێزین لە کاری خراپەکاری و بە تایبەتی لە مانگە محەڕەمەدا کە چوار مانگە کە خوای گەورە لە قورئاندا بەحسی کردووە کە یەکەمیان محەڕەمە ذیلحیجەیە و ڕەجەبە چوار مانگە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت یان بڵێ خوای گەورە بە نەسی ئاەت ئەفەرمێت حرامە تێیدا زەربزیان بە خەڵکی بگەێنێت و هیچ شەڕ و شۆڕێکیش بێت لە مانگەدا بۆیە تەنانەت ڕۆژی عاشورا لە پێش ئیسلامیشدا جاهیلی گرتویانە واتە مشریکین ئەو ڕۆژە هەر بە ڕۆژوو بوون چونکە ئەوان زانیویانە کە ئەو ڕۆژە چی تیادا ڕوویداوە پێش ئەوەی کەوا ڕەمەزان بێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمری فەرموو کە موسڵمانان لە ڕۆژی عاشورەدا بە ڕۆژوو بن پێشوی ڕەمەزان بە ڕۆژوو بێت واتە وەکو فەرمانێ بوو کە بە موسڵمانان ئەکرا بەڵام کاتێک کە ڕەمەزان هاتە پێشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی بە ڕۆژوو مە وەکو سونەت بە ڕۆژوو بن بۆیە ئەوەی کەوا واجبە بریتێ لە مانگی ڕەمەزان ڕۆژی عاشوراش وەکو سونەتێکی موئەکەد کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ڕۆژبوو هەموو ساڵێک واتە ئەو ماوەی کە تیا بە ڕۆژوو بوو کە ساڵێک بوو لە دوای ئەوە فەرمی ساڵەکەی تر ئینشاڵڵا نوەکە بە ڕۆژبوونی فریانەکە وفاتی کرد زۆر باشە مامۆستا بەیانی ڕۆژی دووشەمەیە دووشەمەش دیسانەوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا وەکو سونەتێکە گەر تاک بە ڕۆژوو بێت ئەمێ بزانم ئەجری تێکەڵبوونی هەردوو ڕۆژەکە و بێ گەشتنیان لە یەک ڕۆژە چییە؟ بەڵێ زۆر گەورەترە بێگومان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت لە دووشەمان و پێنجشەمەدا بە ڕۆژبوون خۆی بە ڕۆژوو بووە کەوابێت دوو ئەجری گەورەی هەیە یەک بە دووهەم ڕۆژە و دووهەمیش ڕۆژی عاشورایە بۆیە وتیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ لە دووهەم ڕۆژە بۆ لە دووشەما بە ڕۆژوو بی بە تایبەتی لە دووشەما بۆ بە ڕۆژوو بی فەرمی چونکە لەو ڕۆژەدا لەدایک بووم کەوابێت کۆی زانیان لەسەر ئەوە یەکڕان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دووشەما بە ڕۆژوو بووە لە دووشەما بە ڕۆژوو بووە وەکو چۆن موسا پێغەمبەر خوای گەورە ڕزگارێکی سەلامی خوای گەورە لەسەر بێت بە ڕۆژوو بوون سوپاسگوزاری خوای گەورەی دایەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دووشەمەدا بە ڕۆژوو بووە وەکو سوپاسگوزاریە کە لەو ڕۆژەدا لەدایک بووە بە ڕۆژوو بووە کابێ لەو ڕۆژەدا نابێشت بخۆی ینی کەوتی یادی لەدایک بن تۆ بێ لەو ڕۆژە بە ڕۆژوو بین نەک بچی جکلێت وەمانە بخۆی کابێ هەم دووشەمەکەش گەورەیە هەم ڕۆژەکەش گەورەیە کە ئێمە موسڵمان تێیدا بە ڕۆژوو بین خوای گەورە لێمان قبوڵ بکات مسلمانێک قەرزی بە ڕۆژووبوونی ڕەمەزانی لەسرە دروستە ڕۆژە سونەتەکانیش بە ڕۆژوو بێ بە تایبەتی سبێنە با بڵێن ڕۆژی عاشورا بەڵێ دروستە مادەم ئێمە زۆرمان ماوە بە ڕەمەزان کەوا بێ کەسێ گەر قەرزیشی لەسەر بێت دروستە بە ڕۆژوو بێت حتا دووشەمان و دووشەمان و پێنجشەمانی چار بە ڕۆژ بێت چونکە ئێمە زۆرمان ماوە بۆ ڕەمەزان بەڵکو حتا ئافرەتانی سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە بەهۆی عادی شەرعی ویان هەندێشت هەبوو کە نیان ئەتوانی بە ڕۆژوو بن ساڵ یان بڵێ مانگێ پێش ڕەمەزان بە ڕۆژوە بن واتە قەرزەکانیان لە مانگێ پێش ڕەمەزان ئیاندایەوە کەوابێ دروستە کەسێک مانگی ڕەمەزان چەند ڕۆژێک یان چەند کاتێک بڵین بە ڕۆژوو نەبووە بۆی عوزرەوە
دروستە بە ڕۆژوو بێت بەڵام نیەتەکەی ئەبێ ئاوا بێ نەبێ بڵێ وەڵام من هەم فەرزەکەش لە کۆڵخۆمەخەم هەم سونەتەکەش هەموو شتێک نیەتی خۆی هەیە ینی کە تۆڵی بەیانی بە ڕۆژوە بن تۆ بە نیەتی چی بە ڕۆژوبی خوا بۆ شێوەتە نووسێت ئەگەر کەسێ بڵێ بە نیەتی مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بوونکو قەرزێک ڕۆژۆکەی مانگی ڕەمەزاری لەسەر لاچێ واتە واجبەکە لەسەر لاچێ ئەگەر بە ئابە نیەتە دینی ئێمە نیەتە کەوابێ ئەگەر کەسێکیش بڵێ بەیانی بۆی عاشوراوە بە ڕۆژوە بم سنەتی عاشورای بۆ ئەنووسێت بۆی ئاگادار بن سنەتەکە بە ڕۆژوو بە ئینشەڵا فەرزەکە لە دوای دووشەمە ئینشەڵا وای گیرێتەوە لە دەزەر ناچێت زۆر باشە مامۆستا هەندێک کەس پێشتریش ئاماژەم پێکرد تەندروستیان ڕێگە نادا تەنها یەک ڕۆژیش بە ڕۆژوو بن ئێمە لە ڕۆژی عاشورا و تاسوعا و ڕۆژ یانزەیەمی شا پێویستە چی بکەین یعنی ئەگەر نەتوانین بە ڕۆژوو بین چی شتێکمان لەسەرە وەکو موسڵمان خی گەورە ئەفەرمێن لا یوکەلیف الله نفسا إلا وسعها خی گەورە ئێمە ئەناسێت ئەزانین توانای چیمانەیە خی گەورە کە عیبادەتی لەسەر ئێمە داناوە زانوێتی کە ئەتوانین ئەگەناگە نەمانتوانایە خی گەورە سەر ئێمەی دانە ئەنا یەکێک لەوانە بە ڕۆژوو بوونە کەسێک ئەگەر بە ڕۆژوو نەبوو مانگی ڕەمەزان ئەگەر کەسێک نەیتوانی بە ڕۆژوو نەبێت خی گەورە لەسەری لابرۆ کەواجبە ئێگەر سونەت بە تەکی دوایەکەوا بێ کەسی ئەگەر نەتوانە بۆ هی ئیشەکەیەوە لەوەی کە ناتوانێت بە ڕۆژوو بێت قورسە یان بەهۆیەوەی کەوا نەخۆشە بێگومان لەو ڕۆژە پیرۆزە ئەتوانێت زیکری تری تیا بکات ئەتوانێت قورئان خوێندنی تیا بکات ئەتوانێت عیبادەتێکی جیاوازی تێدا بکات ئینشاءڵڵا مادەم ئەو نیەتی وا بووە حەزی کرۆ بەڵام ناتوانێت ئەوە دیارە ڕەحمی خی گەورە فراوانتر و گەورەترە خی گەورە ئینشاءڵڵا کاتەمایی ئەجر و پاداش مادەم بە نیەتەکەی وایە هەندێک جارۆک و کللتورێک کەسانێک خێر لەم ڕۆژەدا دەکەن بۆ نمونە چێش لێ ئەنێن و بەسەر دراوسەکانە دابەشەکەن بۆ نمونە ماڵێکی هەژار تێرەکەن ئەجری ئەم کردارە ئەم هەسوکەوتە لە ڕۆژێکی پیرۆزی وەکو عاشورایە چیە مامۆستا بەراورد بە ڕۆژەکانی دیکە ئەگەر ئێمە تایبەتی بکەین بڵین ئێمە بەم شێوەیە هەموو ساڵی تایبەتمەندی نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ڕۆژوو گوتوێتی کەوا بێت تایبەتمەندی تۆ شتێکی جیاوازتر دروست بکەی وەکو بڵین شیع و سونە هەیە تەمان ناوەکو ئێمە شتیوانیە نەکراوە لەو ڕۆژە خواردنێکی تایبەت دروست بکرێت و دابەش بکرێت نەشتیوانیە بەڵامی تر بە شوێکی عام خێرکردن نێکی تایبەتی نەکەی خۆت بش و بهێنی بە خەڵکانێکی ترەوە نییە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتیوانی نەکردووە بەڵام هەچ خێرێ بکەی هەچ چاکیە بکەی بێگومان ئەجر و پاداشی خۆی هەیە مامۆستا جیاوازی ڕۆژی عاشورا لە مەزهەبی سونە و لە مەزهەبی شیعەدا دەمەوێت بۆ ئێمە بینەرانی بخەیتە ڕوو وەکو پێشتر باس بکرد ئەمەمە بەشێکە لە سیاسەتیش دەتوانین بڵین لەوەکو ئێمە وەکو ئەهلی سونە بە ڕۆژوو بوونە چونکە ئێمە ئەیشوبهێنین بە موسا پێغەمبەر کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمودەکە ئەفەرمێت خی گەورە موسای ڕزگار کرد ئێمە وەکو سوپاسگوزاریەک وە شوێنکەوتی پێغەمبەران بە ڕۆژوو ئەبین بەڵام دیارە شیعە جۆرێکی تریان هەیە کە بریتە لەو ڕۆژە شت خواردنێکی تایبەتیان هەیە دابەشیەکەن زۆر جیاوازە لەگەڵ ئێمە بێ بە ڕۆژوو بین نەک خواردن بخۆین لەو ڕۆژەدا چونکە دیارە ئەوان بۆ هی ئیمام حوسێنەوە خی گەورە لێ ڕازی بێت کە لەو ڕۆژەدا شەهید کرا عێراق خەڵکی عێراق شەهیدی کرد ئێمە دوعای خێرەکەین ئێماڵین ئەو پیاوە خی گەورە دەرەجەی عالی بکات کە کچەزای پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم کە غدرێکی بەرامبەری گەوری کرا بەرامبەری ئێمە بەو شێوەیە یادی ناکەینەوە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت ليس منا من لطم الخدود وشق الجيوب ودعا بدعوة الجاهلية ئەفەرمێت لە ئێمە نییە کەسێک کە کەسێکی بمرێ خزمێکی بمرێت تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیتر کەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەج کەسێکی تر ناچێتە ئەو دیەوە ئەفەرمێت بمرێت و لە خۆی بدات و بڵێ خۆی عەزیەت بدات و دەموچایی بڕنێت و جلی بڕنێت و ئەفەرمێت لە ئێمە نییە کابێ ئینسانی مسلمانە بێ سوپاسگوزاری خی گەورە بکات ئەمە بەڕاستی قەدەرێکە لەو ڕۆژەدا ئیمام حوسێنیش خی گەورە لێ ڕازی بێت کە شەهیدیان کرد ئیگنا عیبادەتی ئێمە هیچ پەیوەندیەکی بە ئەوە نییە لە جیاتی کەسێکی دیکە بە ڕۆژوبی کەسێکی نزیکت بۆ نمونە کەسێکی خۆشەویستی ژیانت وەفاتی کردووە تۆ بەنیەتێکەوە لە ڕۆژی عاشورا بڵێ ڕۆژەکەی من پێشکەش با فڵان کەس ئەمە دروستە؟ بەڵێ
طبعا گەنج هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەی پێغەمبەری خوا من دایکم بە ڕۆژوو نەبووە حەجی نەکردو عەفو فەرمی حەجی نەکرد نەیتوانیوە حەج بکە ئایا دروستە حەجی بۆ بکەم فەرمی ئەگەر دایکت قەرزاری خەڵک بوایە نەبووایە قەرزەکەت بدایەتەوە فەرمی بەڵێ فەرمی فەدەین الله ئەحەق ئەن یوقضا فەرمی قەرزی خوا پێشترە لە قەرزی خەڵک کابێ دروستە ئێمە حەجی بۆ بگەڕینەوە ئیتر لێرە خلافەیە ئایا دروستە نوێش وابێ دروستە ڕۆژوش هەر بە هەمان شێوە بێت قسە و باس و ڕێژاوازی هەیە لەسەر ئەو بابەتە بەڵام عیبادەت کە بووە ینی بوو بە ئیجتیهاد ئەو کاتە باشتر وایە کە ئێمە دوعای خێری بۆ بکەین لە باتی هەموو شتێک خێری تری بۆ بکەین ئەم خێرانە ئەگات بە مردووەکانمان دوعای خێرەگا بە مردووەکانمان چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دایک و باوکێ زیندوو ئەکاتەوە پێ فەرمێت ئەمە حتا چاوبڕکامی کردەوەی تۆیە لە نامەی ئەعمالیا فەرمی ئەی خوایە من کردەوەی وا زۆرم نەبووە هین چییە فەرمی دوعای لێخۆشببوونی مناڵەکەتە واتە کوڕەکەت بێت یان کچەکەت فەرقی نییە کە لە دنیادا بۆی تۆی کردواتە هەمووی چۆتە ترازووی چاکەکانی باوکو و دایکەوە کابی ئەمەش دروستە لە سبەینەیە کە ڕۆژێکی پیرۆزە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە عیبادەتێکی تایبەت بە ئێمەی ڕاگەاندووە کە بریتە لە ڕۆژوو انشاءالله دوعای خێر بۆ مردوەکانمان بکەین خێری بکەین بەڵام تایبەتی نەکەین لە خێرێکا بڵین ئەم خێرە تایبەتە وەکو بڵین شیعائی کات ئەوە دروست نییە بۆ ئێمە ئەو کەسێک کە لە جیاتی کەسێکی کۆچ کردو کەسێک کە وەفاتی کردووە بە ڕۆژۆ بێ ئەجی ئەو کەسە خۆی چییە تەنها هەموو ئەجی ڕۆژەکەی بۆ کەسە مردووەکە چێتیان خۆشی دیسانم لێرە ئەجرێکی بۆ طبعاً خۆشی ئەو کەسی کە بە ڕۆژوو بۆ ناڕەحەتێکە بۆ ئەو بووە بەڵام ئەجرەکەی نابێ بڵێ بە ڕۆژ سبەینێ بە ڕۆژوو ئەبم بۆ فڵان کەس تەڵەن بۆ خوا بە ڕۆژوە بێ بەڵام داوا بکات کە ئەجر و پاداشەکەی بۆ ئەوە واتە نیەت هێنانی ڕۆژ لێرەشە جیاواز بە ڕۆژوو ئەبێت بە ڕۆژوو ئەبێت ئەڵێ خێر و پاداشتەکەی بۆ فڵان کەس ئاوە ئیگنا وەکو خوای گەورە بفەرمێت هەموو خێرەکە بۆ ئەو ئەمیشی دەست دەکەوێت نا ئەمش دەستێکەوە چونکە ناڕەحەتی ڕۆژەکە بۆ ئەم گرتوێتی و بەڵام ئەویش بە هەمان شێوە خێر و پاداشەکە بۆ وەکو ئەو وایە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت لە کاتێک کەسێک بە ڕۆژوو بێت تۆ چی پەرداخی ئاوی بۆ بێ بۆ سەر لە ئێوارە کە ئیشکێنێت ئەفەرمی هەمان خێر و پاداش بۆ تۆش ئەنووسرێت بەبێ لە ئەجر و پاداشی ئەو کەم بێتەوە کابێ ڕەحمی خوای گەورە زۆر فراوانە لەوەی کەوای ئەمە تەسەوراکەین کە خوای گەورە هەم ئەجر و پاداشی ئەویش بنووسێت و هەم بۆ ئەمیش هیچ ئەجر و پاداشێکی لێ کەم نەبێتەوە هیچ فەرقێکی نییە بۆ کەسانی نزیک بوون بۆ دایک و باوک بۆ نەنک و باپیر بۆ مام و خاڵ هەمووی دروستە ئەتوانی بۆ هەموو کەسێ بە ڕۆژوو بیگەر بۆ باوک و دایک حەج خێریە بکەیت تۆ بڵێیت و نەڵێ بڵێ خێرە بۆ باوکم خوای بینوسە بۆ دایکم بین بڵێیت و نەڵێ خێر ئەڕا بۆ باوک و دایکت ینی هەش خێریە بکەی نیەتی باوک و دایکیشی لێ نهێنی هەر ئەگا بە باوک و دایکت چونکە تۆ هۆکارێکی بەهۆی باوک و دایکتەوە تو هاتوویتە دنیاوە کابەیەکی لەو شتانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت سێ شت لە دوای مردوو بە بەردەوامی ئەجر و پاداش بۆی ئەوڕوا یەکێک لەوانە ئەفەرمی ئەوەیە علمێکی باش علمێکی شەرعی ئەم کەسە بڵاوی کردوێتە بەناو خەڵکیە حتا ئەو علمە لەناو خەڵکیە ئەمێنێتەوە بەردەوام ئەجر و پاداش ئەچێ بۆ ئەو کەسی کە هۆکارەکەی بووە دووهەم ئەفەرمی ئەو وەلەدین صالح یەدعو له مناڵێک کوڕ بێت یان کچ بێت هەچ خێرێکی کردی بێت بەردەوام خێر و پاداش ئەچێ بۆ باوک و دایکی بەبێ هیچ قسەکردنێکیش سێم ئەفەرمێت سەدەقەی جاریە واتە لە خێرخوازیە بەشدار بیت لە مزگەوتا بێت لە خستەخانە بێت لە مەکتەبە بێت لە مەشروعێکی گشتیا بێت تۆ بەشدار بی ئەگەر بە 250 دیناریش بێت بەقەدەر ئەو نەبەڵکو خوای گەورە ڕەحمی لەوە زیاترە مادەم تۆ نیەت پاکە لەوە چیە زۆر خوای گەورە بۆ تۆ ئەنووسێت لە کەسێکە کە چەند دەفتەری سەرف کردوێت چونکە ئەو بەناو خەڵکا باسیەکات بەڵام ئەم لەبەر خاتی خوای گەورە 250 دیناری سەرف کردووە ئەو ئەکەوێتە سەر نیەتەکە گرمان لەسەر قسەکەمان لەسەر ئەوەیە یەکێ لەوانە مناڵە هەچ خێرێ بکات بڵێت و نەڵێت و نیەتی هەنابێت و قسەی کرد بێت ئللا خێر و پاداشەکەی ئەچێ بۆ باوک و دایکی مامۆستا بەیانی دیسانەوە هەر پلەکانی گەرما بەرزن کاتژمێرەکانی بە ڕۆژوو بوون دیسانەوە زۆرە هەندێک جار لەوانەیە موسڵمان لێرە کۆنتترۆلی خۆی لەدەست با لە شتێک تووڕە بێ لە شتێک پەست بێ چۆن بتوانین بە شێوازی مامەڵە بکەین لە ڕۆژەکەدا کە ڕۆژۆکەمان تێر و تەسەل بێ لە خێر واتە حەقی خۆی بین بە ڕۆژۆکە با بڵێن بەڵێ طبعاً یەکێ لە عیبادەتەکان بریتە لە سەبر خوای گەورە ئەفەرمێت
ئێمە ئەو کەسانی کە سەبر و ئارامیان هەبووی ئێمە ئەجر و پاداشان ئەدەینەوە کەوا بێت ڕۆژوش سەبرە سەبریش بریتە لەوەی کە ئێمە لە هاویندا بە ڕۆژوە بین زۆر و تونیە زۆر و برسیە زۆر ینی بێتاقەتی ئەمە سەبرە هەر کەسێکیش ئەم سەبری بەدەستیانە ئەجر و پاداشی زیاتر دەبێت کەسێک ئەو کۆنتترۆڵە لە دەست ئەدات وەکو باڵانسەکەی کەمتر دابەزێتەوە کابێ ئەگەر کەسێک بیاوێت ئەجر و پاداشی بە چاکی دەستکەوێت دەبێت ئاگای لە خۆی بێت ئەمە ئەمە بەدەستی خۆیەتی شتێک ئەگەر وای لێ بکات تووڕێی بکات ناڕەحەتی بک بە تابەتی ئەوانی کەەوە جگەرە کێشن نانی ئەوتریەوەی کەسی کە جگەرە کێشە ماوەیە چەند سەعاتێک چەند نازان بڵم چەندێک نی خوات بێتاقەتە بێت تووڕێ بێت ناڕەحەتە بێت بۆیە شتێک نەکات کە بەڕاستی بدرێت لە مەساجی و ببێتە هۆی کەمبوونی ئەجرەکەی مادەم تۆ بە ڕۆژۆبی لە پێناوی خی گەورەدا هەم خۆ دەرمەکە کاکە وەڵام من بە ڕۆژۆ یانی وەکو منەتکردنی بەسەر خەڵکە هەم شتێکیش مەکە کە بەهۆی بە ڕۆژبوونی تۆ خەڵ ناڕەحەت بێت و مشکلە دروست بێت کابێ کۆنتترۆلی خۆت بکە ئینشاءڵڵا تۆ خۆت بۆ ئەجرێک ئامادە کردووە کە وعدی خۆ پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم کە بریتە لەو ئەجرە هەم ئەوەی کە هەر کەسێ سەبر و ئارامی هەبێت لە عیبادەتەکاندا لە پێناوی خی گەورەدا بە ڕۆژوو بێت خی گەورە ئەجر پاداشی بۆ ئەنووسێت هەم لەسەر ئەوەش کە تۆ بەڕاستی لە دنیادا کە بە ڕۆژووە بی هەم تونی تەبێ هەم بریستی تەبێ هەن ناڕەحەتەبی کاوا بێت سەبرت هەبێ ئینشاءڵڵا کۆنتترۆلی خۆی لە دەست نات و هەشتێکی ژوای لێ بکات ئەوە نەکبووی کەەوە بتوانێت بە ڕۆژبوونەکەی بە چاکی بەنجام بگەێنێت زۆر باشە پێغەمبەر موسا وەکو سوپاسگوزاریەک بۆ خۆی گەورە کە ڕزگاری کرد لە دەستی فیرعون بە ڕۆژوو بوو دیسانەوە کە بەیانی دووشەمەیە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام وەکو سوپاسگوزاریەک بۆ لەدایکبوونی بە ڕۆژوو بوو ئەمەوە بزانم پەیوەندی نێوان سوپاسگوزاری و بە ڕۆژووبوون و عیبادەت چۆنەوەتە ئەجری سوپاسگوزاری بۆ خۆی گەورە چۆن ئەتوانین پەیوەستی کەین بە ڕۆژووبوون و یادکردنەوەی عاشورە درستە طبعا ئێمە لە هەموو عیبادەتەکانە کەسێک ئەڵێ من خوا ئەناسم و خوام خۆشەوێت بەتەنها ئەوە نابێت سوپاس گوزاری ئێمە بە عیبادەتە تۆ واجبە لەسەر نوێشکەی ئەو کاتە ئەو کەسە ڕاست ئەکا بڵێ من سوپاسی خوای گەورەم کردەوە من خوام خۆشەوێت کەوا بێت لە عیبادەتەکانە بەشێکی بە تایبەتی کراوە وەکو سوپاس گوزاریەک بەرامبەر بەخوای گەورە بریتە لە ڕۆژووبوون ڕۆژووبوونیش ئەوەیە و عرضم بریتە لەوەی کە تۆ بەس بخوا بە ڕۆژوە بی جیاوازە لەگەڵ عیبادەتەکانی ترا تۆ خێرێ بکەی خەڵک ئەی بینێت نوێژ بکەی خەڵک ئەی بینێت حەج بکەی خەڵک ئەی بینێت بەڵام ڕۆژووبوون کەس نایبینێت کەس نابینێت شتێکە پەیوەندە بەس بەخوای گەورەوە کەوا بێت پێغەمبەران سەلامی خوای گەوریان لەسەر بێت کاتێک کە سوپاسی خوای گەوریان کردو بە عیبادەت کردویانە تۆ نەک بە حەفلە و نەک بە چۆن بڵین ئاهەنگ و بەوەنیان کردو بە هیچ شێوەیەک بەڵکو بە عیبادەت کردویانەتەوە بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دووشەمە بە ڕۆژوو بووە سوپاسگوزاری خوای گەوری کردووە کە هاتووەتە دنیاوە کەوا بێ ئەگەر کەسێکیش بێوێت خوای گەورە نیعمەتێکی پێ ببەخشێت نیعمەتێکی باشی پێ ببەخشێت ئەتوانێت وەکو سوپاسگوزاریەک بە ڕۆژوو بێت دروستە بۆ ئەو کەسە بەڵام نەک حەفلەکردن بە ئەوە سوپاسگوزاری نییە کەوا بێت هەم موسا پێغەمبەر سەلامی خوای گەورەی لەسەر بێت کە خوای گەورە ڕزگاری کرد لە ڕووباری نیل کەپەڕیەوە ئەوە بخوای گەورە فیرعون و دارودەستەکەی لە ناوبرد وەکو سوپاسگوزاریەک بە مسلمانانی شوێنکەوتی خۆی فەرموو لەو ڕۆژا بە ڕۆژوو بن وهروەها پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو سونەتێکی پێغەمبەران فەرمی ئێمەش سوپاسی خوای گەورە ئەکەین کە موسا خوای گەورەی ڕزگاری کرد و لە حەدیسەکەی تریشا ئەفەرمێت منیش لەو ڕۆژا بە ڕۆژوو بووم کە تێیدا لەدایک بووم کەوا بێت بۆ هەشت نیعمەتێک کە خوای گەورە بە ئینسانی ببەخشێت دروستە ئێمە بە ڕۆژوو ببین وەکو سونەتێکی پێغەمبەران سەلامی خوای گەورە لەسەر مامۆستا سێ ڕۆژەیە و بە تایبەتی لە عاشورایە ئەمە بزانم تۆ چی پەیامێک هەیە بۆ موسڵمان وەکو مامۆستایەکی ئاینی وەڵام من پەیام هەیە بەڕاستی ئێمە موسڵمانین بەڕاستی ئێمە ڕۆژانە هەندێک کلمەی هەیە دووبارەی ئەکەینەوە کاڵین حەلە نوێژەکانە ئەڵین الحمد لله رب العالمين الرحمن الرحيم هم أمانة ئێمە وەکو ستایشێک بۆ خوای گەورە مالکی یوم الدین ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین ئەی خوایە بەس ڕوو لە تۆکەین بەس تۆ ئەپەرستین کەوا بێ نابێ ئینسانی موسڵمان بەڕاستی غەیری خەڵکی تر بپەرستێت بۆیە یەکێک لەو کەسانی کە بڵین هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێک بوو هات وتی ئەی پێغەمبەری خوا من موسڵمانە بم سەلیبێکی لە ملا بوو سەلیبی مەسیحیەت
فەرمی ئەمە چییە؟ ئێوە قەشەکانتان کرۆتە خوای خۆتان وتی ئەی پێغەمبەری خوا ئێمە نەمان کرۆتە خوای خۆیان فەرمووی ئاخری ئەو بەگوێی ئەوانەکەن کەوا بێت 100% بەگوێی ئەوان بکەن کە کردوتانە بەخوای خۆتان کەوا بە ئینسانی مسلمان پەیامی وایە پەیامی ئەوەیە کە خوا ئەناسێت و خوا ئەپەرستێت بریتە لەوەش نابێت دوای زاڵ مستەمکاریشکەوێت ئەمەش یەکێکە لە پەیامەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئێمە ڕائەگەیەنێت هەم نابێت تەییدی ئینسانی زاڵم بکات نابێت لەگەر کەسی زاڵمی شابێت دەبێت کەسێک بێ بەڕاستی لەگەڵ خوا بێت کە تۆڵی من ڕووم لە خوایە ئەبێ ڕوو لە خوا بێت نابێت ڕوو لە شیتر بێت بۆیم پێیان من ئەوەیە ئینسانی مسلمان دەبێت هەم زبانی پاک بێت هەم ڕەفتاری جوان بێت هەم پشتگیری لە کەسی خەڵکی فەقیر و هەژار بکات و هەم پشتگیری لە کەسی زاڵم نەکات بەلایانی کەم وەکو پشتگیری ناکە بێدەنگی هەڵبژێرە بێدەنگی کەکە لەو شتانی کە بەڕاستی هۆکارێکە بۆی کەەوە ئەو کەسە ئەپارێزی خۆی گەورە ئیپارێزیێت لە سزای خۆی کە لە ڕۆژی قیامەتە. مامۆستا سەلاحەدین محەممەد مامۆستای ئاینی زۆر سپاس بۆی ئەمڕۆ لەگەڵ ئێمەدا بووی مامۆستا زۆر بەڕێزی زۆر سپاس خۆشەویستان و چانێکم دەبێت و دەگەڕێمەوە.